خۆشەویستانی کەناڵی سلێمانی سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لە پرۆگرامێکی نوێ لە پرۆگرامی دەپرسم دێمەوەلاتان. ئەمڕۆ دەپرسم ئایا کتێب خوێندنەوە لە چه ئاستێکدایە؟ ئایا تاکەکانی کۆمەڵگا لە ئێستادا تا چەند لە کتێبەوە نزیکن و تۆڕە کۆمەڵایەتەکان چ کاریگەریەکان هەیە لەسەر خوێندنەوەی کتێب؟ ئەمانە و چەند پرسیارێکی تر لەگەڵمدا بن. ڕۆژانای خۆت ماگانە چەندێک کتێب ئەخوێنیتەوە؟ کاتی خۆت بۆ کتێب خوێندنەوە دەرخان دەکەی؟ بەدڵنیایی ئەگەر هیچ کاتم نەبێت ڕۆژانە ڕۆژی کاتژمێرە کتێب ئەخوێنمەوانێ، چونکە زۆر بەسوودە ئەو ئاسوودەی و زانیاری لە خوێندنەوەی کتێبەوە پێت ئەگات لە سیرکردنی تۆڕە کۆمەڵایەتەکان بەدەست ناگا. بەداخەوە ئەبینی لە ئێستادا گەنجان زۆر بەکەمی خوێنەری کتێب و ڕۆژنامەکانن، زیاتر لە تۆڕە کۆمەڵایەتەکان، تەنانەت زانیاری ناو کتێب و چەند وتێک هەر لە تۆڕە کۆمەڵایەتەکانە کە ئەمە فکر و هۆشی گەنجەکانی داخستووە و ئەمە وایان لێکە کەمتر بیر بکەنەوە، کەمتر توانای فکری و معریفیان زیاد بکەن. من داواکارم لە هەموو گەنجان ئەوەندەی سەرقاڵم بە تۆڕە کۆمەڵایەتەکانەوانەیە ئەگەر هیچ کاتیشان نەبێ نیو کاتژمێر دەرخانکەن بۆ کتێب خوێندنەوە، ئەوش لە بواری فکری، لە بواری مێژووی، لە بواری فەلسەفی، نەک لە ڕۆمان و چیرۆک و ئەم شتانە، چونکە ئەمە شتێکی ئاساییە، زیاتر شتێکی خەیاڵیە. بەس ئەگەر لە بوارەکانی تردا بخوێنەوە فکری و معرفی و تەریخی و تەسەوڕەکەم هەم ئاسوودەی بە مێشتیان هەم بە جەستیان هەم بە دەرونیشیان بدا و کەمتر بیر بکەنەوانێ لە شتی لاوەکی و لابەلا و ئەچنا دنیایەکی ترەوە، چونکە ئاسوودە من تاقیم کردوەوە کە کتێب بخوێنمەوە زۆر ئاسوودە ئەبم. یعنی کاتە تۆ پێت وایە گەنجانی ئێمە تا ڕادەیەک دوورکەوتونەوە لە خوێندنەوەی کتێب ئەمە ژوای کردوکە یاخود با بڵێن هۆکاری ئەمە تۆڕە کۆمەڵایەتیەکان بێت؟ بەدڵنیایی ئەوە ئاشکرایە کە ئەبینیت نەک گەنجان لەناو هەموو چینی تۆژەکانەوە ئەوەندەی سەرقاڵم بە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە وەتە شیرکردن لەناو تۆڕە کۆمەڵایەتەکان و کە ئەمە کللتورێکیشی زیاد کردو، کللتوری ناو ناتۆرە و جنێودان و قسەی ناشرین و کە ئەمە هاتۆتە خوارەوە بۆ خوار تەمەنی 18 ساڵیش، کە ئەمە کاریگەری خراپی هەیە لەسەر ئەم چین و توێژەی ئێستای کۆمەڵگا. بەڕای تۆ بچی بکرێ بۆی کە گەنجان بەرەو خوێندنەوەی کتێب هەنگاو بنێنەوە جارێکی تر ئاشنا بنەوە بە خوێندنەوەی کتێب؟ ئەبێ گەنجان خۆیان هەوڵ بدرێت چی بکرێنە، ئەمە پەروەردەی گەنجان خۆیانن تا چەند ئێستا گەنجانی زانکۆش تەنانەت کتێبەکەی خۆشیان بەلاوە ناخۆشە بخوێنەوە. ئەمە ناکرێتە سەر ئەوەی تەسەوڕەکەم تۆ باز لەو ئەکەی کە ڕێکخراوەکان چی بکیان حکومەت چی بکەن، نا ئەگەر ئەوان چەندێکیش هەوڵ بن، ئەگەر گەنج خۆی ئەو حەزەی نەبێ بۆ کتێب خوێندنەوە هیچ سوودێکی نییە، بە هەموو لایەک ئەوە ئەکرێ، توانای گەنجیش خۆی دەورە بینێ. تۆکو گەنجێک با بڵێن مانگانە خودت ڕۆژانە چەندە دەخوێنیتەوە؟ من ناتوانم تهدیدی کەم بڵێم 100% ینی ڕۆژی کەم بۆنە 2 ساعتە 4 ساعتە 6 ساعت لەمان کەم ئەوە چونکە خۆت زانیانی ژیان لێرەوە نیە تۆزێت ئالۆزێکی تیا بە هۆی داوامکردنەوە هەندێک جاری التزاماتی هەندی التزاماتە بۆ دروستە بێ خۆشە تەسەوڕ ناکەی، بۆیە ناتوانم تهدیدی کەم بڵێم ئەوەن داخوێنە، بەس بە بەردەوامی خوێنمەوە، ینی وەکو بڵێ لێی دانەبڕاوم. خوێندنەوەی کتێب چ سوودێکی بە تۆ بەخشیوە؟ سوودەکانی کتێب کۆمەڵە سوودی زۆری هەیە، ناتوانم بڵێ ئەوش یەک سوودی عادووسیە، چونکە تۆ کتێب هەم بۆ کەسێکە وەکو بۆ شخصیەتی خۆش هەتوانی ڕنگدانەوە هەبێت لە ناو کۆمەلگایە کە سوودت پێ بگەنەوە بۆ معلوماتەکانی خۆت کە کۆمەڵە معلوماتی باش دەبێت سوودی پێ بگەنانی لە هەموو ڕۆکانی ژیان و لە هەموو بوارەکانی ژیانە تۆ توانی ڕنگدانەوە دەبێت و سوودی وەت هەبێت. عنی بۆیە دیاریکراونیە بڵێن ئەمە سوودی ئەم کتێبە تەنهای خوێند و معلوماتە دەستەکەوێت، بۆیە کۆمەڵە سوودی تریشی هەیە کە لە ژیانی ڕۆژانەی خۆش داتوانین بەکاری بێنیتەوە. لە ئێستادا تۆڕە کۆمەڵایەتیەکانی خۆت با بڵێن بابەتە لاوەکیەکان تا چەند کاریگەریان هەیە لەسەر خوێندنەوەی کتێب لە ناو گەنجاندا بە تایبەت؟
ئەوە لە سەرتاوە جێگەی داخە ڕاستی و چونکە تەسیرێکی زیاد لە حەدی هەیە لێرە چونکە خوێندنەوەی کتێب خۆی چێژێکی تایبەتیەوە غێری سوودەکەی چێژێکی تایبەتیشی خوێندنەوەی نووسراو لەسەر کتێب ینی بەڵام تۆڕە کۆمەڵایەتیەکان لێرە زۆر تەسیری هەبووە لەسەر گەنجان کە نەک کەمیان کرێتەوە نەخوێنان کەم کرێتەوە تەواو پەراوێز خراوە لێرە یعنی ڕێژێکی کەممان هەیە ئەگەر ئەستەی سفتایە بکەیت ڕێژەکەی ئەوەندە کەم ئەبێت لەوەی کە ئەگەر شتەکان واقعی وەربگیرێت و بەڕاستی سفتایەکی ڕاستی بێت تەسەورەکەی هەمومان بەحاپەسی لەوەی کە بوومە بۆچی خوێندنەوەی لەناو گەنجانمان ئەوەندە زعیفە لەوەی ڕێژێکی ئەوەندە کەممان پێبدا خۆشمان تەوەقع ئیشتیوان نەکەین چونکە بە تەواوەتی تەسیری هەبوو لەسەر گەنجەکانمان کە دایان بڕیون یعنی نەخوێندنەوە نەمتابعاکەن تەنها بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش ناڵم هیچ معلوماتێکیان ناڵم هیچ سوودێکی نییە بەڵام ئەو سوود و ئەو معلوماتی ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە هەیە زۆر جیاوازتر لەوەی لەناو کتێبێک و ڕۆژنامەیەکە هەیە لە ئێستادا ساڵانە پێشنگایەکی کتێب ئەکرێتەوە ئایا ئەم پێشنگایانە گرنگیان هەیە بۆ خوێنەر؟ بێگوان گرنگیانەیە بەڵام گرنگەکەشی ئێمە مشلەکەمان ئەوە نییە کە بۆ نەکتێب نەبێت مشلەکەمان ئەوە نییە کە پێشانگا نەبێت مشلەکەمان ئەوەی کە خەڵک خوێنەر نییە یعنی تۆ پێشنگایەکرێتەوە ڕاستە ئەمە پێویستە و شتێکی باشە و بکرێ بە کەلتور و بەڵام لە هەمان کاتا خوێندنەوەکەشی بکرێ بە کەلتور ئێمە ئەبێ خوێندنەوەکە بکەین بە کەلتور لە بیدایەتەوە بێ خوێندنەوەکە لای خەڵک شیرینکە خوێندنەوەکە چۆن خەڵک فێرکەن کە بخوێنێتەوە نەکتێبەکە بۆ عرضکردن ئەمە خەڵک خۆ هەموو ێزانە کتێبێ دنیای مەکتەبە هەیە چەندین مەکتەبە لە هەموو شارەکانە پێشانگاژەکرێتەوە بەردەوامە پێویستەمان وەکو شتێکی دەرمان پێویستە بێ مەکتەبە عرضکردەکەر ئەگەر بۆ ئەو ڕێژەکەمەش بکە خوێنەرە ئەمە زەڕورە بەڵام ئێمە ئەبێ لە بیدایەت ئەیش لەسەرەوەکەین کە خەڵک بخوێنێتەوە چۆن خەڵک فێرکەین بخوێنێتەوە سوودەکانی خوێنەوە بۆ خەڵک ڕوونکەینەوە چۆن ژیانێکی وا دروستکەین بۆ خەڵک کە بیئێکی وای بە دروستکەین بخوێنێتەوە ینی چونکە بەشێکی زۆری گەنجان قەنعاتیان بۆەوە هەیە کە خوێنەوە زەڕوە بەڵام تۆ کۆمەڵێ ئیلتیزامی تریە کۆمەڵێ مەشاکیلی تری هەیە ئێمە ئەبێ فرسەتێکی وا بڕخسێنین بۆ ئەم گەنجە کە خۆی حەزی لە خوێندنەوە بێت کارێکی وای بۆکەین کە خۆی خوێندنەوەی خۆش بێت چونکە بە زۆر ناتوانین بە خەڵک بخوێنینەوە ئەمە چۆن ئەکرێنی ئەبێت چی بکرێت بۆی کە گەنج بەرەوە خوێندنەوە هەنگاو بنێ ئەمە بە ڕۆژێک و دوو ڕۆژ و بە سیمینارێک و بە کۆڕێک و بە دانیشتنێک و بە مقابلەی تەلەڤیزیۆنیەوە ناکرێت ئەمە بێ بکرێت بە کەلتور ئەمە بێکار لەوە بکرێن پێتەڵەمە بێ ژیانێکی وا دابین کرێت بۆ ئەم گەنجە کە بوونا هەموو بیرکردنەوەی لای بەیاکردنی پارە نەبێت هەبێ هەموو خیاڵی لای ئەوە نەبێت کە بوونا بەس ئیشەکەی بێت ئەبێ وای لێ بکەین کە لەگەڵ ئیشەکە شار خوێنەوەی خۆش بێت ئەبێ لەگەڵ ئیشەکەیە پێی بڵێن کە تۆ پێویستە بخوێنەوە بۆی پەرە بە ئیشەکەت بێت پەرە بە ژیانی خۆت بیت ئەبێت تەسیرت هەبێت چونکە ئێمە ڕێژەکەمان ئەوەندە کەمە کە خوێنێتەوە تەسیرێکی وای نییە ئەگەر ڕێژی خوێنەرمان لە ناو کۆمەڵگەی کوردی لە 150 بێت کەواتە ئەم ڕێژی لە 150 کە ناخوێنێتەوە زۆر دیارە بە ناو کۆمەڵگا دیارە بێت کە ئەمە لە هەموو ژیانی ڕۆژانیان لە دەرەکەوێت کە ئەمە کەسێکی نەخوێنەوارن نەخوێنەرن نەک نەخوێنەوار نەخوێنەرن بەڵام ئێمە چونکە ڕێژەی خوێنەرەکەمان ئەوە دەکەمە ڕێژی نەخوێنەرەکەمان زیاترە بۆیە ئەو تەسیرە زۆر دەرناکەوێت. تۆکو گەنجە کوتاکێکی کۆمەڵگا کتێب دەخوێنیتەوە؟ بەڵێ. کتێب چه سوودێکی و زانیاریەکی بە تۆ بەخشیوە؟ سان بۆ بێزکردن لایەنی معریفە بەشێکی کاتەکانی بتەرخانکە بۆ کتێب خوێندنەوە کە لایەنی زانست و زانیاری و معریفە و بەهێزکردنی لایەنی سەقافی ئەم کەسە بەهێزەکە. پێت وایە لە ئێستادا تاکی کۆمەڵگا دوورە لە خوێندنەوەی کتێبەوە؟ تا ڕادەیەک ئەگەر قسە لەسەر کتێب خوتی کتێب بکەین بەڵێ
هۆکارەکان چین بۆ ئەوەی کاوا بکات خوێنەر دوور بکەوێتەوە لە کتێب یاخود با بڵێن سەرقاڵی تۆڕە کۆمەڵایەتیەکان ببێ بە شێوەیەکی گشتی؟ ئەمە دوولایەنەیە، دیوێکی ئیجابیە و دیوێکی سلبیە. دیوە ئیجابەکەی ئەوەیە کە ئینسان ئاسانتر خێراتر دەستیەگا بە پێویستیەکانی خوێندنەوە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە لە ڕێی ئینتەرنێتەوە. و دیوە سلبیەکە شێوەیە ئینسان ڕاستە ئاسانتر دەسەی پێەکە، بەڵام وەگەڵێن کتێبی بینرا و بیسرا و لەمسلکرا و ڕۆحی یعنی ڕۆحی دایکایەتی کتێبە، هەست و نەست و شعورێکی تایبەتی ئااتێ و چێژێکی تایبەتی یە کتێب خوێندنەوە. لێستادا با بڵێن ساڵانە پێشەنگایەک دەکرێتەوە تایبەت بە کتێب، ئەم پێشەنگایانە چ سوودێک بە خوێنەر دەگەێنن یاخود بە تاکی کۆمەلگا دەگەێنن؟ سوودێکی زۆر بە تاشی کۆمەلگایە گەێنێ، جارێکی تر درگاکردنەوەیکی فراوانترە وا لە تاکەکە بچێ خۆی ئەو سەرچاوە تازانە عیلمیانە ببینێ کە ساڵانە بەرهەمهێنرێت توێژینەوەی زانستی بە تایبەتی بۆ لایەنی ئەکادیمی. کتێب زۆر گرنگە، چونکە ئێمە لە زانکۆکانە چ بەکارلێرە چ ماستەر چ دکتۆرا پێویستی بە سەرچاوی علمی هەیە، بۆ ئێمە لایەنێکی ئەساسی سەرەکی ئینسانە بێ دەستی بۆ بە وەک سەرچاوی و ئیسنادیشەی بکرێتە سەر و لایەنێکی بەهێزە بۆ توێژینەوە ئەکادیمیەکان. وەگەزانین لەو پێشنگایانەیە کە ئەکرێت توانێت چەندین کتێبی بیانی و جۆرە کتێبی با بڵێن غیرە کللتوری خۆمان کۆمەڵگای خۆمان بەدەست دەکەوێت. ئایا گرنگە خوێنەر کاتێک کە سەردانی ئەو پێشنگایانە کات ئاشنا بێت بە کللتوری وڵاتانی دیکە؟ ئەمە لایەنە پرشنگدار و گەشاوەکەی ئەو کردنەوەی ئەو پێشانگایانەیە کە ئێمە ئەگەر هەر لە ناو خۆمان ناوین زیاتر بە سەرچاوی ناو خۆمان دەستەکەوێ، بەڵام ئەو پێشانگایانە کاکرێتەوە بە ئاسانتر و ڕێگایەکی کورتتر لە ڕووی تێچوویەکی کەمتری شۆ دەستمانەگا بۆ سەرچاوانی کە بۆ هەموو تاشێکی کورد و بۆ لایەنە ئەکادیمیەکان زۆر پێویست و زەرورە. کاگەنۆر ئێوە ساڵانێکی زۆرە هاوڕێی کتێبن و لە ناو کتێبخانەدان کارەکەتان فرۆشتنی کتێبە، پێتان وایە لە ئێستادا لە چاو ساڵانی پێشوە خوێنەری کتێب کەم بووە؟ بەڵێ کاریگەری هەیە. یەکەم خەڵکەکە ئەوەی کە خوێنەرە پارەی پێ نییە، ئەوش کە پارەی پێ ناخوێنێتەوە. ئەمە کێشەکە یەک. دوو، ئەم سۆشیال میدیا و فەیسبوک و شتانە کاریگەریان زۆر لەسەر خوێنەر هەیە، بەڵام ئێمە ئەتوانین من لای خۆمەوە ڕێگەیەکم کردوتە بەرنامەیەکم هەیە بۆی کتێب لای خەڵک خۆشەویست بکەم. هەرچی کەسێ دیاڵم وەرە کاک کتێب خوێنەرە من ئەدەمێ پێی خوێنەرەوە بۆم بێنەرەوە، ئەگەر حەزی لەکرد بێنە بۆشی لێ ئەنووسم. ڕۆژ نییە مەجموعەیە کتێب کۆمەڵە کتێب نەدەم بە خەڵک بۆ جۆرە. لەبەرەوە ئەگەر ئێمە بمانێ خوێندنەوە بکەین بە کللتور، ئەبێ هەرێکە لە ئاستی خوانەوە هەنگاوە برین. من کە کتێب فرۆشم کتێبم بێبەرامبەر بە ئەمانەت دیانەمێ پێی خوێندنەوە بیهێنەوە. ئێستا من بە سەدان تەلەمەم ئەوە لێ کردووە، قوتابی زانکۆ، خوێندکاری زانکۆ، خوێندکاری ئامادەیی، حتا هاوڕەکانم کەن کتێبانەیە بۆ خێزانەکان، بۆ کچەکانیان، بۆ کوڕەکانیان. ئێستا هەر ئەمڕۆ مەجموعەیە کتێبم ئاوە بۆ ماردین و بۆ دلیڤان و بۆ کاروان و ئەمانە کتێبم بۆ ناردوور. یعنی ئەتوانین هەوڵ بین بیکەین بە کللتور و ئاسانی پێدا خەڵک خۆشەویستیش بکەین. هەرێکە کتێبی خۆشەوە ئێستا من کتێبەکەم بۆ تۆ داناوە، بڵێ کتێبەکە چێ دیلی ئەوین ئەوم بۆ داناوی کە بدەمە بەهادیە، چونکە کتێبێکە لەگەڵ تەمەن و واقعی تۆ ئاگونجێ بۆ ئەو مێژووی ئێرانم بۆ داناوە 200 ئەبێ هەر تاکێک لە لای خۆیەوە هاوکاری کەسانی دیکە بکات بۆ ئەوی کە بەرەو کتێب خوێندنەوە بڕۆن و تا ڕادێک گوازە سوۆسیال میدیا بێنن. وڵی ئەتوانین ئێمە ڕێنماییان کرد، ئەتوانن ئەزانی بەڵام بەدیلیان بۆ دابنێت. من وەکو ئەڵم وازدە و سوۆسیال میدیا بێنە، من کتێبی خۆشی بمە لەگەڵ خوا بگونتێ و تای هەرمەوە سەر ڕێگە ڕاستەکە حەد هەیە. مامۆستا ئەو پێشنگایانەی کە دەکرێتەوە بۆ کتێب و تایبەت بە کتێب پێت وایە گرنگن بۆ کۆمەڵگا کە بۆ نمونە بە شێوەیەکی گشتی کتێبی لە بەردەستدا بۆ نمونە ئاشنا بێ بە کللتوری وڵاتانی دیکە؟ بەڵێ شتەکان ڕەهانین ڕێشەین. یعنی سەو پیشانگای لە هەولێر کراوەتەوە ملیۆنە کتێبی تیا با 200,000 فرۆشە زۆرە 200,000 کتێبوانە. یعنی با لە سلێمانەیە پیشانگای بکرێتەوە و کتێبانە لە 150 خەڵک داشتێنێ تۆ لە باتی و بەپاری کتێبێ 2 کتێبە کڕیت وانە ئەوش کاریگەری خۆی هەیە و بەڵام ڕێژەیە.
پێت وایە لە ئێستادا خوێنەری ئێمە بەرەو کام کتێبانە هەنگاوەنێ ئایا ئەوێت ئاشنابێ بە کللتوری وڵاتانی دیکە یاخود تەنها ئەو کتێبانە ئەخوێنرێتەوە کە کللتور و باڵێن گوجاو لەگەڵ کۆمەڵگەی خۆماندا بەڵێ ئەمەشیان ئەبێ پۆلێنی بکەین چۆن هەندێک کەس حەز لە ڕۆمانەکە زۆری ئەوانەی کە داواکەن داوای ڕۆمانەکەن هەندێکیان داوای کورتە چیرۆکەن هەندێکیان داوای کتێبی دەروونسانیەکەن هەندێک کە داوای کتێبی مێژوویەکەن جا ئەبێت تۆ لەگەڵ ئەبێ شمشاڕێک پێ بێ کتێب فرۆش ئەبێ شمشاڕێکی پێ بێ 99 کونیتیا بێ 99 مۆسیقا بزانێ بەس بە ئارزوی خوێندەرەکانی مامەڵیان لەگەڵا بکات من ئاواکەم پێتان وایە لە ئێستا خوێنەری کتێب کەم بووە من پسپۆڕم لە شوێنەوارەکانی کوردستانە و خاوەنی چواردە کتێبم لەسەر مێژووی کۆن و لەسەر شوێنەوارەکان و لەسەر مێژووی تازە خوێنەر لەم سەردەما زۆر کۆن بووە ئەگەر بەراوردی بکەین بە سەردەمەکانی پێش ئیستا لە سەردەمەکانی پێش ئیستا خوێنەر یان ڕۆشنبیر خولیایەکی کوردایەتی گەورە لە مێشیدا بوو ئەو خولیایە دوا ڕۆژێکی گەشی تیا ئەبینیێوانێ دوا ڕۆژە گەشەکە ئەوە بوو بووە نەمانی ئەو نیزامە بۆ گەنەی سەردەمی سەدام و بەعەس لە ئێستادا ئەو خولیایە گەنجەکانمان تەماشاکەین لای گەنجەکانمانەوە خولیایە مردووە گەنجەکانمان لە کولیەکانە تەخڕوجەکەن خاوەنی شەهادن فەوجێکی زۆریان تەشکیل کردووە تاکوئیستا دانەمەزراون و پارە لە ژیرفانیانە نییە لەبەر ئەوە ئەمانە هەمووی ئەبێتە سەبەب بۆ ئەوەی کە خوێنەر لەم سەردەما کەم بێتەوانە و زیاتر خەڵک ژیانەکەی گرانتر ببێت بۆ ئەوەی کە ئەو دیادەی لەبەرەوەی ئەو دیادەی کە بینین و خەڵک پاری لە ژیرفانان نیە و دامەزران وشت نییە مامۆستا چەند تۆڕە کۆمەڵایەتیەکان فەیسبوک و جوزانم ئەم بابەتانی کە تۆڕە کۆمەڵایەتیەکانن کاریگەریان هەبوو لەسەر تاک کە دووری بکەنەوە لە کتێب خوێندنەوە بەداخەوانێ من یەکێکم لەو کەسانەی لەو ڕۆشنبیرانەی لەو مێژوو نووسانەی هەتاکوی سە متابعە و شتانە ناکەم لەبەرەوە زانیاری هیچ لەسەری نیە ناتوان هیچ وەڵامێک بموانێ باشە پێت وایە ئەو کەسانی کە با بڵێن وەکو خۆت متابعی ئەو تۆڕە کۆمەڵایەتی و بابەتانە ناکەن بەرەو کتێب هەنگاوەنێن زیاتر کتێب ئەخوێننەوە ئاشنا بنەوە بە کتێب من هەتاکو ئێستا بەردەوامم ئێستا بەشی سێهەمی بەڵگەنامەکانی شێخ مەحمووم لەلایە ئەویش کۆتایی هاتووە نامە فارسیەکانێتی کردومە بە کتێبێکی تازە و دیزاین و شت کراوە بەم زوانە ئەینێرین بۆ چاپکردنەوەمانە ئەبێ بە بەرجی سێهەمی بەڵگەنامەکان من بەردەوام ئەخوێنموانێ بەردەوام خەریکی نووسینم بەردەوامیش لەگەڵ ئەوام کە خزمەتی مێژووی کوردی پێ بکەم جا ئەو مێژوو تازە بێ کۆن بێت یان پسپۆرێکی خۆم کە شوێنەوارە لەگەڵ شوێنەوارەکانە بڕۆم بۆ ئەوەی کە شوێن دەستم دیار بێ لەو خزمەتە تا ئێستا کتێب خوێندنەوە چی بە تۆ بەخشیوە کتێب خوێندنەوە دنیایشی زۆر گەورەی بن بەخشیوە ئەو دنیایش لەو زانیاریانە ئەبینەوە کە لە کتێبەکانە هەیە ئەو زانیاریانە زیاتر بووە بەهۆی ئەوەی کە زیاتر خەڵک ئاشنایەتیم لەگەڵا پەیدا بکەن بمناسن کە ئەم پیاوە پیاوێکی ماندوونە ناسە سەربازێکی وونە هەر خەریکی خزمەتی مێژووی نەتەوەکەیەتی یان خزمەتی شوێنەوارەکانی کوردستانە و شوێن دەستیتیایە ئەمانە بۆ من کافیە بۆ ئەوەی کە ئەو خەڵکە ڕاتوانی و ڕازیبوونی ئەو خەڵکە بۆ خۆم ڕابکێشم لە تەواوی جیهاندا کتێب سەرچاوی فکری و ڕۆشنبیری تاکەکانی کۆمەلگایە بۆیە پێویستە لە هەرمی کوردستانیشدا ڕێژەی کتێب خوێندنەوە بەرز ببێتەوە بۆ ئەوەی تاکەکانی کۆمەلگا بەرەو ئەستێکی ڕۆشنبیر و دوا ڕۆژێکی پرشنگدار هەنگاو بنێت لێرە پرۆگرامی دەپرسم دێتە کۆتایی تا پرۆگرامێکی تر هەر شاد بن.